بێگومان لە هەر وڵاتێکە کاتێکەوە بەرهێنان ئەکرێ لایەنی ئیجابی هەیە و هەندێک جاریش لایەنی سلبی هەیە. یەکێک لەوانە بەکارهێنانی زەوی بۆ ئەو پرۆژانە. ئێمە لە ساڵانی ڕابردوودا ڕووبەرێکی زۆر بە حوکمی فراوانبوونی ماستەر پلانی شار و شارۆچکەکان و بە حوکمی زیادبوونی ژمارەی دانیشتوان و بە حوکمی بوژانەوەی کەرتی ئابووری ئەم ماستەر پلانانە فراوان بوون. بێگومان ئەو فراوان بوونەش لەسەر زەویە بێ، یعنی کە ئیتر بەشێک لەوانە زەوی کشت و کاڵین. بۆیە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەردەوام پێداگریمان لەسەرەوە کردووە کە ماستەر پلانەکان بە شێوازێک بێ بەرەو ئەو ناوچانە بڕوا کە بەردەڵانن، کە زەوی کشت و کاڵینین. لەبەرەوەی کە زەوی کشت و کاڵی کاتێک ڕوا قەرەبوو ناکرێتەوە. ڕێژەیەکی جێگیر زەویت هەیە، بەڵام ژمارەی دانیشتوان ساڵ بە ساڵ لە زیادبووندان و شار و شارۆچکان لە زیادبووندان. بۆیە ینی دوو با بڵێن ئینی پێچەوانەی یەکترن. تۆ بتێو نەتەوێت زۆر جار حکومە، یعنی کە لە شوێنێک پرۆژەیەک دروستەکرێت ڕەنگە زەویەکی بەدیل نەبێ، بەڵام دەتوانرێت لەو شوێنانەی کە ناوچەی بەردەڵانەش ینی بە ئیتیجاهی بە ئاراستەی ئەو شوێنانە بڕۆ کە زەوی بەردەڵانە لەبەرەوەی کەمترین زەوی کشت و کاڵی با بڵێن لە بین بچێ یا بەکار بێ بۆ ئەو پرۆژانە. خاڵێکی ترەوەیە کە ئێمە بەردەوام پێداگریمان لەسەرەوەی کردووە کە نیشتەجێبوون ببێ بە شێوەی ستونی، نەک بەو شێوەی ئاسۆیی کە ئێستا بڕوا. بێگومان جگە لە مەسەلەی لە بینچوونی زەوی کشت و کاڵی کۆمەڵی خزمەتگوزاری تریشی پێویستە بۆ ئەو پرۆژانە. بۆیە ئێمە جەخت دەکەینەوە، پێداگریەکەین لەسەرەوەی کە لەمە دووا کە پێش و تریش ئەو با بڵێن پەیامی خۆمان گەیاندووە کە نیشتەجێبوون ببێ بە شێوەی ستونی. بێگومان ئەگەر بەو شێوازە بەردەوام بێ زەرری زۆر بەر کەرتی کشت و کاڵی، وەکو ئاماژەم پێکرد، ینی تۆ بەردەوام لە فراوانبوونای و بەردەوام لە زیادبوونی ژمارەی دانیشتوان نای و بەردەوام لە زیادبوونی پێداویستیەکانی ژیانە، بەڵام زەوی ڕووبەرێکی جێگیرە، ینی بۆیە بێگومان زەرری زۆر بەر کەرتی کشت و کاڵەکە بێ.